هەلێکی ناوازە بۆ پزیشکانی نیشتەجێ خولا و پزیشکانی پلەبەند و ڕایەنراوی گشتی. ئەگەر تۆ پزیشکیت و لە هەر یەکە لەو قۆناغانەی کە ئاماژەمان پێکرد و دوودڵی لە هەڵبژاردننی پسپۆڕیشان نەزانی، ئەوە ئەم دەرفەتە بۆ تۆیە و لە دەستی مەدا. و یەکەم جار لەلان پزیشکێکی پسپۆڕیشان نەزانیەوە تەواوی ئەو ئەرک و زانیاری و لێهاتوویانەی کەوا پێویستن بۆ پسپۆڕیشان نەزانی و شێوازی ژیانی پزیشکی لە قۆناغە جیاوازەکان لەم پسپۆڕیەدا و خاڵە جیاوازەکانی ئەم پسپۆڕیە بە شێوازی سیمینار و وەرکشۆپ دەخاتە ڕوو. السلام علیکم، من دکتۆر محسن علی، پزیشکی پسپۆڕی شانەزانیم لە تاوەری تەندروستی سمارت. پشتیوان بەخوای گەورە هەڵدەستین بە سازدانی سەمینارێک لەسەر بواری پسپۆڕی پزیشکی شانەزانی کە تێیدا باس لە چەند تەوەرێک دەکەین. یەکەمیان هەنگاوەکانی شیکاری خانەیی و شانەیی لە ناو تاقیگەی شانەزانیدا، دووەمیان شێوازی وەرگرتن و خوێندن لە بەشی شانەزانیدا، سێمیان ئەرک و بەرپرسیارەتیەکانی پزیشکی شانەزانی چ لە قۆناغی پزیشکی پایەبڵندی و لە قۆناغی پسپۆڕیدا، چوارەمیشیان لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی بەشەکە. سەمینارەکە ئاڕاستەی پزیشکانی نیشتەجێی خولا و پزیشکانی پلەبەند و پزیشکانی ڕاهێنراوی گشتی دەکرێت کە نیازی خوێندنیان هەیە لە بەشەکە و ئارەزومەندی زانیاری زیاترن لەسەری. خۆشحاڵ دەبین بە بەشداربوونتان. بەرواری 24 هەشتی 2024 کاتژمێر 9 سەر لە بەیانی لە تاوەری تەندروستی سمارت و بەشداریکردن بفەرمونون با پڕکردنەوەی لینکی خۆتۆمارکردن یان سکانی ئەم QR کۆدە بکەن. سمارت وەرچەرخانە.